سڵاوتان لەبێ عزیزان چۆنن دڵ و باستان بگیوام کە زۆر باش بن لە بەرنامێکی نوێی خەون گەڕامەوە بۆلاتان دڵخۆشن منیش دڵخۆشم کە گەڕامەوە بۆلاتان بەیوام کە تەندروستێکی زۆر باشتان هەبێ ئەمڕۆ کارەکەم لەسەر بەدیهێنانی خەونی مناڵێکی تر بەڵام ئەزانم کە نازانن مناڵەکە کێیە و خەونەکەش چییە و پێتانەڵم و لەم بەرنامەیە خەونی ئەو مناڵە پێکەوە بەدیهێنین جا پێم خۆشە بیرتان خەمەوە و پێتان بڵێم کە کارکەن لەسەر خەونەکانتان هەوڵ بن ئێوەش هەر خەونێکتان هەبێ ئەتوانن لەم تەمەنە بچووکەی خۆتانە کاری بۆ بکەن بە خوێندن بە هەوڵیان بە بەشداریکردن لە خولەکان دواتر کە گەورە بوون بگەن بەو خەونەی کە ئاواتە خواز بوون بووی و منیش لە ئێستاوە هەوڵێم بۆ خەونەکانی ئێوە ژەگەر پێتان خۆش بوو یان خەونێکتان هەبوو ویستان کە بیهێنەدی ئەتوانن پەیوەندیمان پێوە بکەن ئاگاداری ستافە جوانەکەی مناڵان کەنەوە بۆ ئەوەی کە خەونەکانتان بۆ بێنمەدی جا ئەمڕۆم مناڵێکمان لەگەڵایە ناوی مەردە باشە مەرد تەمەنی 7 ساڵە و خەونێکی هەیە کۆمەڵی خەونی هەیە بەڵام ئەمڕۆ یەکێک لە خەونەکانی بەدیهێنین سەرەتا پێم خۆشە کە پەیوەندی پێوە بکەم زانم مەرد چۆنە دڵ و باسی و پێکەوە قسەی لەگەڵەکەین ئێوە ژوەرن لەگەڵ ماوەرن من لە ژووری مناڵانیشم هاوڕە جوانەکانم ئێستش با پەیوەندی پێوە بکەین 1 2 3 چەرەسە باشە سڵاو مەرد ئەم کاتە و باش چۆنی؟ باشم یاخوا باشبی مەردیان پێم بڵێ ڕۆژەکەت چۆن بوو ئەمڕۆ باش ڕۆی؟ بەڵێ جا باشتریش ئەڕوا لە بەرەوەی کە ئەمڕۆ کارەکەین بۆ بەدیهێنانی یەکێک لە خەونەکانی مەرد پێمان بڵێ خەونەکانی تۆ چین؟ حەز دەکەم ببم داریزان لەگەڵ دکتۆر و ئاگی کوجێنەوە باشە کۆمەڵی خەونی زۆری هەیە مەرد بۆچی ئەم خەونانت هەیە؟ لەبەرەوەی کە هاوکاری هاوڵاتیان و هاوڕێکان بکەی کاتێک پێویستیان بە تۆیە؟ بەڵێ ئەی پێم بڵێ تۆ لە قوتابخانە کاتێک هاوڕێکت پێویستی بە تۆیە یان ئەڕۆیتە دەرەوە هاوڕێکت ئەکەوێ یان شتێکی ئەوێ یان پێداویستیەکی ئەوێ لە تۆ هاوکاریەکەیت؟ بەڵێ کاتە یارمەتی هاوڕێکان تێی؟ بەڵێ زۆر باشە کاتە ئازیزان ئێوە وەکو مەرد هاوکاری هاوڕێکانتان بکەن و ئێمە یەکێک لە خەونەکانی مەرد ئەمڕۆ بەدیهێنین کە لە داهاتووە کاتێک کە مەرد کاری لەسەرەکە ئەتوانێت هاوکاری هاوڵاتیان بکات ئامادەی کە بین بۆلات؟ بەڵێ زۆر باشە من و ستافی ماوەی مناڵانی کورسات پێکەوە یین بۆ ماڵی ئێوە سەردانی ماڵتانەکەین و پێکەوە ئەڕۆین بۆ شوێنێک پێت ناڵم کوێ جارێ و لەوێ خەونەکەت بۆ بەدیهێنین باشە؟ ئامادەیت؟ بەخێرن زۆر سپاس دەکەم کاتە چاوەڕێمانکە منیان بۆلات بەڵێ باش جارێ کاتێکی خۆش خوات لەگەڵ خوات لەگەڵ لەگەڵ زۆر باشە عزیزان ئێستا مەرد چاوەڕێی منە منیش ئەڕۆم بۆ لای بۆ ماڵیان ئێوەش لەگەڵ منابن پێکەوە ڕۆین و بزانن کە کام لە خەونەکانی بۆ بەدیهێنین لەگەڵ مابن وەرن عزیزانی هاوڕێم من گەشتمە ناو پرۆژەکەی ماڵی مەرد جا لەگەڵ مابن ئێستا ڕێنە ژوورەوە ئەچین بە دوای مەردا و خەونەکەی بۆ بەدیێنین جارێ پێتان ناڵم چێ خەونەکەی بۆ ئەوەی کە پێکەوە بزانین ئەڕۆین بۆ کۆ ئێوەش بیبینن و لەگەڵ مابن باشە وەرن من ئامادەم باشم وانە ئەیبم نییە یاڵە با بڕێنە ژوورە وەرن
هاوڕێنم من گەشتمە ماڵی مرد جەبا پێکەوە لە جەڕەس بین سڵاو دایکی مرد چۆنی؟ زۆر سپاس مەمنون زۆر سپاس وەرن لەگەڵ ما با پێکەوە بڕۆینە ژوورۆ سەلام چۆنی؟ زۆر سپاس مەمنون زۆر سپاس دەکەم مەمنون بژیت بەڵێ باشم دەست خۆش بژی مردیان وەردانی شەبا تۆزی قسەکەین ئێمە ئێستا هاتوین بۆ ماڵی مرد زۆر دڵخۆشم کە لە نزیکیشەوە بینیمی پێم بڵێ ڕۆژەکەت چۆن بوو بەیانی زووەستای بەڵێ من بەیانی زۆر زووەستام نانی بەیانیشم خوارد تۆ نانی بەیانی خوارد؟ بەڵێ چیت خوارد؟ هەڵای پەنیری خواردۆ منیش قەیماغم خوارد ماستم خوارد گوێزم خوارد بیریشم نەچێ هەنگوینیشم خوارد لەگەڵی جانانی بەیانی زۆر گرنگە پێویستە ئێوەش نانی بەیانی بەباشی بخۆن بیرتان نەچێ هەموو بەیانیەکیش بەس بزانمە زانگ بۆ نانی بەیانی گرنگە بۆ جستەمان بۆ بیرکردنەوەمان بۆ گەشەمان بۆ وزەی ڕۆژەکەمان من چەند وزەم پێەیە تۆش بامان شێوەی وایە پێم بڵێ کۆمەڵک خەونت هەبوو مرد خەونەکانت باسکە بۆمان زۆر حەزم لە ئاگر کوژێنەرەوەیە زۆر حەزی لە ئاگر کوژێنەوەیە باشە دکتۆریش لەگەڵ ئەوە یاری دوگۆڵی لەگەڵ یاری دوگۆڵیەکەی بەڵێ زۆر باشە یاری دوگۆڵیش کاتە ڕۆژانە یاریشەکەی جستت ئەجوڵێنی زۆر باشە ئێمە ئەمڕۆ کارەکەین لەسەر یەکێک لە خەونەکانت بەڵام جارێ پێت ناڵێن کام خەونت بەدیهێنین پێکەوە ئەڕۆین بۆ شوێنەکە جلێک ئێمێ لەبەر یەکەی دوایڵێ من بووم بەو کارمەندە یان بووم بەو کەسە یان بووم بەو یاریزانە باشە؟ کاتێکش لەگەڵمان نابن جارێ نازانین خەونی مرد کامەی بەدیهێنین و بەخۆشی ناڵم بۆی کەس بێ بە سوپرایز ئینجا لەوێ بینین باشە؟ باشە ئامادەی؟ بەڵێ زۆر چاکە مرد ئامادەیە بەڵام جلی ماڵۆی لەبەرای ئێستا ئەبێ خۆی بگۆڕێت بۆ ئەوی کە بڕێن بڕۆ خۆت بگۆڕۆ من لێرە چاوەڕێتەکەم ئەی ماشەڵڵا مرد خۆی گۆڕی چەند جوانە جلەکانی هاوڕان جلەکەی من جوانیان مرد جلەکەی مرد جوانترە من زۆرم حەز لە ڕەنگی جلەکان تا تۆ ئەوە ڕۆژانە ڕەنگ بەکارێنی؟ بەڵێ زۆر جوانە جلەکانی بۆنیشیاوە لە خۆی بۆنێکی خۆشی لێیە زۆر چاکە منیش ئامادەم بڕۆین تۆ پێڵاویش لە پێ کردووە بەس من پێڵاوەکانم لە دەرەوە وەرە با پێک و بڕێنە دەرەوە منیش پێڵاوەکانم لە پێکەم و ڕۆینە ناو سیارەکە و ئەچین بۆ شوێنەکە جارە شوێنەکە نازانین کوێ با بڕۆین باشم دەست خۆش ئەم کاتتان باش زۆر سپاس سڵاوتان لێبێ باشن زۆر سپاس مەمنون باشی دەست خۆش بەڵێ ناوچی بوو؟ مرد کاکە مرد چۆنیت؟ باشی بە ساغە؟ مرد دڵخۆشی کە ئەو ستافە جوانە هەرهەموویان وەستاون بۆ پێشوازی تۆ بەڵێ دڵخۆشیت؟ بەڵێ منیش دڵخۆشم لەگەڵتا کاکە مرد حەزەکەی بی ئاگر کوژێنەوە؟ سەرخۆتی و خۆشحاڵە بینێ مەژەگەنەوەی وەختو پێ بێ و ئاگر کوژێنەوە زۆر سپاس کاگارانگیان پێمان خۆشە کە ئەمڕۆ کۆمەڵێک زانیاری وەربگرین لە ڕێگەی تۆوە کەواتە کاگارانگیان خۆت بناسێنی سەرەتا بۆ مرد و هاوڕەکانیشمان من ڕایدارامم وتەبێژی بەرگری شارستانی ئەم برانشمان کارمەندن لە ئاگر کوژێنەوە کە ئیشەڵات تۆ مستەقبەلەن کە گەورە بوویت بەتوانە بوویت لەوانەکانە کە دەرچووی لە قۆناکانی خوێندن بڕی خولە بینی ئەبی باگر کوژێنەوە زۆر باشە دەست خۆش بێت مرد پێم بڵە حەزەکەی وەکو ئەوان جلی تایبەت بە ئەو کارە بپۆشی منیش حەزم لەو جلێت بیپۆشین چونکە ئێمە ئێستا لە بنکەیەکی بەرگری شارستانی سەرەتا جلەکەت ئێمە خۆت بگۆڕە و دواتر دەستەکەین بە زانیارێکە ئەو جلێکی تایبەتە ئەو پارێزێ لە ئاگر ئەگەر برادەکانمان براکانمان بچنە شوێنی ڕووداوەکان
جلێکی ئەستورە پارێزرا و پارێزی لە ئاگر و لە هەموو ڕووداوێکی نەخوازراوە. زۆر چاکە. کاتەبان خۆی بگۆڕێت خۆی ئامادەکە لەگەڵ مانابن دەستکەین بە زانیاریەکە. سڵاو دووبارە. ببین هاوڕێکانم جوانە. خۆی گۆڕیوە. بووی بە ستافی ئەوان جلەکانت زۆر جوانە. بەس بزانمەزانی کە بۆ ڕەنگی سوور هەڵبژێراوە بۆ ئاگر کوژێنەوە ها ببینە ئۆتۆمبیلەکانیشان ڕەنگی سوورە. زین بۆ لە بڕۆی کە ئاگر ڕەنگی سوورە. وایە؟ ڕاستە کاگەرە؟ زۆر چاکە. ئێستا دەسەکەین بە وەرگرتنی زانیاری لەگەڵ کاگارام باشە تۆشتی پرسیارێکە هەبوو ئەتوانی پرسیارەکانە بکەیت. پێمان خۆشە هەنێک زانیاریمان بیتێ و بۆ داهاتووی مەردیش چۆن بتوانێت کە کاری لەسەر بکە بۆی کە گەورە بوو ببێ بە ئاگر کوژێنەوەیەکی زۆر باش. کاکەمەر ئەم جلانە با لە جلەکانەوە دەست پێ بکەین. ئەم جلانە مە خوزەی پێڵێنم کڵاوە ئەمە و پارێزێ لە کاتی ڕووداوەکانە پشت بەرسەر نەکەوێت لە هەر ڕووداوێکی نەخوازراویانی تینی گەرمی یان ئاگر بەرەوڕووی دەموچاوە و ئەی پارێزێت. ئەم جلانە تایبەتن بە ئاگر کوژێنەوە کۆم جلانەی تۆم کەمە مادێکی ئەزبێزی تایە کە ناڵێت تینی گەرمی پلەی گەرمی ئاگر لە کاتی ڕووداوەکاندا کار لە جەستەمان بکات و جەستەمان بسووتێنێ. ئێمە ئۆتۆمبیلەکانیشمانەیە کاکەمەر حەزەکەی بچین سێ بۆ لای ئۆتۆمبیلەکان جزمەشمانەیە جزمەکان ئەستورن و پێشی جزمەکان ئاسنن لەژێر لایلۆ نەزەردەکەوەیە کەمە بۆی هەر بەرکەوتێک بەر یان پارچەی بەرکێتە خواریا پارچە ئاسن خاچمان پارێزراو بێت لە برینداربوونی خوشکانێک. دەستکێشیشمان هەیە دەستکێشەکان دەستمانە پارێزن لە هەموو مادەیەکی گەرمی بۆی کە دەستمان پارێزراو بێت لە سووتاندن. کاتە تۆش دەبێت کە گەورە بێ و ئەو جل و بەرگ و پۆشاکە تایبەتانە و هەبێ. باشە؟ زۆر چاکە. ئەتوانین بڕۆینە لای ئۆتۆمبیلەکە؟ بڕۆین لەگەڵمان. کاکەمەر لە کاتی فێرکرای لە قوتابخانە و لە باخچەکان کە لە کاتی ڕووداوی نەخوازەوە ئاگەر کەوتنەوە پەیوەندی بکەی بە ژمارە چەندەوە بەرگری شارستانی ئاگر کوژێنەوە زانی ژمارەکەیان چەندە؟ ژمارە 150 150 هەر کاتێکە ئاگرێکی بینی یا هەر پێویست بە هەر هاوکارێک بوو پەیوەندیمان پێوە کە 24 کاتژمێر بە شەو بە ڕۆژ 150 لێ بدە ئێمە لە خزمەتان نابین. باشە کاگەرم ناو خۆی توانێت تەلەفۆنکە پەیوەندی بکات؟ هەر کاتێک وڵاتی هەر هاوڵاتێک ئێمە ڕووداومان هەبوو مناڵ پەیوەندی پێوە کردوین کە چۆن فعلا ڕووداوەکە هەبوو پێویستی باوکاری بۆ کەسەوە زوو گەشتونەتە لاشی. زۆر چاکە کاتە ئەگەر خێزانەکە وڵاتەوە بوو ئەتوانی بەوان بڵێ ژمارە 150 بیلیان خەیتەوە باشە کاتێک ڕووداوێکە بینی ئەگەر ئەوانیشی لێ نەبوون ئەتوانی بە کەسێک بڵێ کە هاوکاریت کە ئەگەر خۆت مۆبایلی پێ نەبوو و ژمارەکە و بیر بوو باشە؟ 150 ژمارەکە چەندە؟ 150 کاکەمەر ئێمە کە ڕووداوێکە بێ هەر کەسێک پەیوەندیمان پێوە کاتکاڵێ ڕووداوێکێ کە تەلەفۆنمان پێوەکە بۆ 150 ئێمە ئەم ئۆتۆمبیلە کە پێگاتووە لە شۆفێرێک و تیمێک لە تیمەکانی ئاگرکوژێنەوەی کە لەوە سابوون ئەچین بۆ شوێنی ڕووداوەکە. کاکەمەر ئەمە ئۆتۆمبیلە ئاگرکوژێنەوەکانە کە لە کاتی ڕووداوەکە هاوڵاتی پەیوەندیمان پێوەکات ئەم ئۆتۆمبیلە دەرەجەکە ئۆتۆمبیلەکە پێگات ساخێکە لەو لاوەیە لەگەڵ تیم لیدەرەکە لێرە دانیشێ ستافی ئاگرکوژێنەوەکەش هەمیان لە دواوە دانیشن. پێت خۆشە بڕێتە سەرەوە؟ زۆر چاکە. مەرد تۆ پێشتر وتە نەڕۆشتومەتە ناو سیارەی گەورە ئۆتۆمبیلی گەورە. بەڵام ئەمڕۆ ئەوەشت تاقی کردەوە ببینە؟ چۆنە؟ هەستێکی چۆنە؟ خۆشە. خۆشە؟ پێت خۆشە دواییش بڕۆین؟ زۆر چاکە. دواتریش دەڕۆین بەڵام سەرەتا زانیاریەکان باوە. کاکەمەر ئەم ئۆتۆمبیلە کەلوپەلی زۆر زۆرتیە هەر شتێک هاوڵاتی پێویستی بێ لە هەموو ڕووداوە نەخوازراوەکاندا ئەم ئۆتۆمبیلە تیادی. ئەوەی کە بۆی سەرەتایەکی بە معلوماتێکی زانیاریک بە تۆ بدەم سۆندەی تایە هۆزی تایە کەمە ئەبەسرێ لە زاخەی ئەم ئۆتۆمبیلە ئەم ئۆتۆمبیلە تەنکەرێک ئاویشی تایە ئەمبارێکی تایە کە ئەگەر ئاگرێکە بوو ئەم سۆندەیە کارمەندەکە ئاگرکوژێنەوەکە کە ئیشەڵا تۆ مستەقبەلە نەبیبەوە ئاوکە بە ئاگرەکەیە. زۆر چاکە دەست خۆش بێت. مرد دابەزی کۆمەڵی زانیاری تر وەرگری یان حەزت لە شوێنێکی خۆتە؟ زۆر چاکە. هەر بە هاوکاری بکەی. دەست خۆش.
زۆر باشە. کاکەمە ئۆتۆمبیلەکە وەک باسم کرد کەلوپەلی زۆر زۆرتیایە ئەوەی کە تۆ ئێستا بەزانانی سۆندەی تایە ئەمە سۆندەکەیە لە مزاخەی ئۆتۆمبیلەکە ئەبەسرێت باشە ئەمە سۆندەکەیە مەرد کە بەکارهێنن بۆ کوژانەوەی ئاگر ئاوی پیاڕات دەستی نەبێت. ئاوی پیاڕات بۆ ئەوەی کە ئاوکەین بە ئاگرەکەیە ئەمەش دەماچەکە ئەمە هۆزینەکەی خەرتومەکەی کە لێ بەسرێت قورسەوە ئایا تۆزە قورسەوە تۆ گەورابی بەهێزەبی ئەمە بەسیتە بێرا ئەمە بەمە ئاوکەین بە ئاگرەکەیە. باشە مەرد ئاتی وەرە ناوەڕاستمان پێم بڵێ تۆ ڕووداوی ئاگر کەوتنەوەت بینیوە لە دەرەوە بێ لە کۆڵانێ بێ لە شوێنێ بێ بەڵێ بینیتە؟ ئەی چیت کردووە؟ بەس دوورەوە بوو لە ماڵی خۆمان دوور بوو بوو لە ماڵ خۆتان ئێ چی و بینی؟ بینیم ئاگرەکە کەوتەوە برادەرەکانی ما هاتن بەڵێ تیمی ئاگرکوژێنەوە هاتن بەڵێ ئاگریان کۆنتڕۆڵ کرد بەڵێ تۆش کە گەورەبی بووەوەی شڵا ئەگرێکە بوو چۆ کۆنتڕۆڵیکە باشە؟ زۆر چاکە مەرد ئەی باشە ئەگەر لە ماڵەوە ڕووداوێک ڕوویا بێت چی بکەین؟ بە تەلەفۆنکەی بۆ 150 بۆ 150 بۆی کە هاوکاری تۆ بکەن. باشە مەرد ئەگەر تۆ لە داهاتووە ببی بە کارمەندێکی ئاگرکوژێنەوە ئەبێت خێرابی یان خاوبی لە کارکردن خێرا بۆچیە بێ خێرابی؟ لەبەر ئەوی لەوان بێن فەرێکیان بسووتێن ڕاستەکەی کاتە بێ بە خێرایی خێرا بڕۆیت ڕاستە پێویستی بە توێە لەگەڵیشا بتوانی کە بە زووی ئاگرەکە کەم بکەیتەوە کۆنتڕۆڵی کە گینە ئاگرەکە زۆر زیاکات بەڵێ هەر بژیت زۆر چاکە. باشە کاگارام ئەمە زانیمان کە سۆندەکەی و مەردیش وابزان پێی خۆشەکە تاقی بکاتەوە مەرد پێی خۆشە تاقی بکەیتەوە پێی خۆشەکەینەوە باشە؟ زۆر چاکە ئێمە لەگەڵ مەردا تاقیەکەینەوە بەڵام بیرتان نەچێ هاوڕیان ئێوەش ئەم کارە بۆ هاوڕەکان نابێتە بۆ ئێوە نابێ بۆ تەمەنی ئێوە گونجاو نییە بەڵام ئەمڕۆ یەکێک لە خەونەکانی مرد ئەوە بوو کە ببێت بە کارمەندی ئاگر کوژێنەوە بۆی بە هاوکاری کاگارم ئەم خەونەی بۆ ئەهێنی نەدی بەڵام ئەگەر لە ماڵەوە ئاگر کەوتەوە یان ڕووداوێک ڕوویە نابێ ئێوە خۆتان ڕاستە و خۆ بڕۆن بیکوژێنەوە یاخود بڕۆن ئاو بکەن بە ئاگرەکەیە کەواتە ئەبێ هاوکاری وەربگرن لە دایک و باوکتان لە گەورەکان یاخود خۆتان بە دایک و باوکتان بڵن و کومەرد کەوتی پەیوەندی کەم بە 150 کاتە با بڕۆین ئەم عملیکە بۆ خەونی کاکەمەردە ئەگنە مناڵ ناتوانێت عملیە بکەوە بۆ ناو سارەکان تۆزە قورسە و بەکارهێنانی سۆندەوە خودی هەر عملیەکی تر تەنها بۆ خەونی ئەم کاکەمەردە ئەگنە بۆی کە کەسیکە ناتوانێت عملی دووبارە بکاتەوە. ڕاستە زۆر چاکە دەست خۆش بێ کاتە با بڕۆین. کاگارم گیان یەکێک لە خەونەکانی مرد ئەمڕۆ بەدی هات لە بەرەوەی کە خۆی توانی ئەو کارە بکە و تاقی بکاتەوە بێ بە کارمەندێکی ئاگرکوژێنەوەستی چۆن بوو مرد؟ خۆش بوو خۆش بوو ئاسان بوو؟ بەڵێ ئاسان بوو بەس تۆزێ ئاوەکەیان کەم کردبووە بۆ ئەوەی کە قوتێکی زۆریشی نەوێ ئەگینابێت تۆزێ بەهێزیش بکاتێک ئەو سۆندەیاگری چونکە ئاوەکە زۆر زۆرە. پرسیارت هەیە لە کاگارم؟ بەڵێ ئەو ئاگرە بەس ئاو کوژێتەوە یان بەشتی کەش چەند نوعێکمانەیە ئاگری دار و تەختەمانەیە کە بە ئاوە کوژێتەوە بە ئامێرە ئاگرکوژێن و دەستیەکان هەیە کە لە ماڵانەیە لە ئۆتۆمبیلەکانە هەیە ئەمە نوعێتی زۆرە هەیە پاودەری تایە هەیە CO2 کە ئامێری کارەبایەکان ئەگەر لە کارەبا بوو بە CO2 کوژێتەوە بەس دار و تەختە و کەلوپەلی ناو ماڵ بوو بە ئاو وەزایدە پاودەرە کوژێتەوە. پاودەر تۆ زانین پاودەر کامەیە؟ بینیتە؟ ئەها شکڵی ئاوایی یاگوورێکی بینیتە؟ چ ڕەنگە؟ سوور ئەویش هەر ڕەنگی سوورە. بینیتە کەواتە پێمان خۆشە زانیاریش لەسەرەوە وەربگرین ئەگەر لەناو ئۆتۆمبیلەکە هەبێ پیشانمان بێ کۆمەڵێک زانیاریمان بۆی لە داهاتووە مرد زانیاری باشی هەبێت بەس ئەزانی مرد ئەبێ بیشخوێنی لەسەری واتە ئەبێ لە خوێندنا باشبی هەوڵی بۆ بێ کار بکەیت. بڵی ئاگرکوژێنەوەی پێوترێت ئەمە لە ماڵەوە لە ئۆتۆمبیلەکانمان ئەبێ دایما هەبێت بۆی ئەگەر ئاگرێکمان هەبوو لە بیدایەتی ئاگرەکە لە سەرەتای ئاگرەکەیە خۆمان بەکاری بێن و بیکوژێنەوە ئاگرە بکوژێنەوە ئەم زمانەیە دەرێنیت دەست بەمایانیت و
دەمی ئەم سۆندەیە ڕۆکەیتە سەرچاوی ئاگرەکە. زۆر چاکە. بەس بۆ تەمەنیەمان کاگارم گونجاو نییە کە خۆیان نه گونجاو نییە بەس بۆ کەس و کارتان بۆ دایە و بابە ئەتوان بەکاری بێنێ. ڕاستە ئەمە ئەبێ لەکوێی تریش هەبێ بزانام ئەزانێ لەناو ئۆتۆمبیلەکانی خۆمانە هەبێت و ئەگەر سێرت کرد بێ کاتێ ئێمە هاتیم بۆ ماڵی ئێوە لە بەردەم ئەسانسۆرەکەش مەسعادەکەشە هەبوو دانرابوو وایە؟ لە هەموو شوێنەکە هەبێت کاتە لە شوێنە گشتەکانی شاهێت قورسە هیلاک بووی؟ کاتە پێویستە وەرزشێکی باشیشکەی بۆ ئەوەی کە هێز هەبێت تۆ وەرزشەکەی؟ وەرزشی چیەکەی؟ لە ماڵەوە ڕاکەم لە ماڵەوە ڕاکەیت؟ ڕۆژانە ڕاکەی؟ ئەی چی وەرزشێکی ترەکەی؟ خۆت سەرەتا وت حەزیشم لە دووگۆڵیە دووگۆڵیشەکەی؟ کاتە وەرزشکە خۆت بەهێزکە بە باشی بخوێنە بۆ ئەوەی لە داهاتووە ببی بە کارمەندێکی باشی ئاگرکوژێنەوە خێرا بیت قۆتێکی باشە هەبێ هێزێکی باشە هەبێ باش؟ چیتر پێویستە بکە کاگارم بۆی کە خەونەکەی بەدی بێت لە داهاتووە دادەتراوار باسی کرد ئەبێ وانەکانە سعی بکەیت قۆناکانی خوێندن بە باشی ببڕیت دوای چیتە دەوراتەوە ببی بە کارمەندی ئاگرکوژێنەوە کاتە گرنگە شانازیشی پێواگەن ئێمە زۆر سپاس ئێمەش بە هەروەها بە هەمان شێوە گرنگە کە بچێتە خولەوە دەورەوە بەڵێ خولی ببینێ خولی ئاگرکوژێنەوە بێت بۆی کە توانایەوەی هەبێت و معلومات و زانیاری بکاتەوە کە دەرچوو بۆ ڕوودای ئاگر بتوانێت ئاگرەکە کۆنتڕۆڵ بکات زۆر چاکە پێمان خۆشە بڕۆین لای ئۆتۆمبیلەکە بزانین چیتر هەیە لەسەری بزانین ئێوەش وەرن لەگەڵ زۆر تیاکەمەر مقصی تایە مقص بۆ ئەوی کە ئەگەر هەر ڕووداوێکی نەخوازرەوە بێت پێویستمان بە تەل بڕین بێ یاخود ئاسن بڕین بێ بەکارهێنین و تەل و ئاسنەکانە بڕین ئەزانی مەبەستەکەی چییە؟ کاتێکە ڕۆی بۆ شوێنێکی گشتی بۆ نمونە باخێک بێت بەڵام تەلبەن کراوە و ئاگریشی لێ تۆ ناتوانانی بە تەلبەنەکە بڕۆی ئەبێ بیبڕی تەلبەنەکە ڕاستە؟ بیرت لێ کردۆ تۆ؟ ئەی پێم بڵێ ئەگەر شوێنێک هەبوو کە دیوارێکی بەرزی هەبوو ئێمە چۆن بڕۆین بۆ ئاگرەکە؟ ئەبێ چی بەکاربێنین بۆ ئەوەی کە بڕۆین؟ پەیژە پەیژە وایە؟ هەموو ئۆتۆمبیلێکی ئاگرکوژێنەوە پەیژێکیشی تایە بۆی هەر کاتێک پێویستمان بوو بەکاری بێنین یەکێک لە کەلوپەلەکانی کەیکەتی هەمانە تەورە تەوریشمان هەیە لە ئۆتۆمبیلەکانە ئەو بۆ بەکارێنین بۆ شکاندنی دەرگایەک ئەگەر قوفڵ بێت و خەڵکێک لە ژوورۆ بێت پێویستی بە هاوکاریمە بێت زۆر ڕاستە باشە مەردبا من پرسیارێکی لەکەم زام ئەیزانێت ئەگەر ئێمە لە ماڵەوە ڕووداوێک ڕوویە ئاگرکەوتەوە و دووکەڵێکی زۆر هەبوو کە نەمانتوانی شت ببینین یان هەناسە بین بە باشی ئەبێت چۆن بچینە دەرەوە ئەبێ هەراوە بڕۆین ڕێک نا بە سەریعی بڕۆین ئەبێ زۆر بە سەریعی ئاوا بڕۆین و لەگەڵیشیە ئەبێت دابنیشین چونکە دووکەڵەکە ئەچێتە بەشی سەرەوە ئێمە ئەگەر ئاوا بڕۆین هەمووی هەڵەمەژین بەڵام ئەگەر دابنیشین دەستگرین بە دیوارێکەوە ئاوا بە هێواشی ئەو کاتە ئەتوانین تۆزێک ئۆکسسیجین وەربگرین ڕاستە کاگارام بەس نابێ بشڵەژەی نابێ سترێسە هەبێ بۆ ئەوی کە ئۆکسسیجین لە لەشتاکەم بێتەوە خوا نەخواستیان خۆکی بە ژوورێکی هەڵەیە و تووشی ڕووداوێکی نەخوازراوی کە بیت زۆر ڕاستە ئەم زانیاریانە دواتر توانی لەگەڵ هاوڕەکانی کەشتا باسیکەی باشە و لە داهاتووشە کاری لەسەرکەی ئەتوانی لە ئێستاوە دەفتەرێک بێنی بینووسیتەوە هەمووی خاڵەکان زۆر چاکە پێت خۆشە چیتر بزانی مرد چیتر حەزەکەی چیتر دەربارەی ئۆتۆمبیلەکە بزانی دەربارەی کارەکەی خۆت بزانی لە داهاتووە ئاوەکە تەواو بوو چۆن ئەوان ئاگرەکە کوژێنەوە ئەگەر ئاوەکە تەواو بوو ئاو نەمانە ناو ئۆتۆمبیلەکە چۆن ئاگرەکە کوژێنەوە ئۆتۆمبیلە عەمبارێ خەزانێکی ئاوی هەیە ئەم تەنکەرەمان هەیە کە ئەمە ئاوی زۆر زۆری تایە ئەگەر پێویستی تیمەکە پێویستە بە ئاوی زۆر بوو تەلەفۆن ئەکەنەوە بۆ خۆمان تیم لیدەرەکە تەلەفۆنەکاتەوە بۆ بەڕێوەبەراتیمان چەندەها بنکەکەمان هەیە لە ناو شارە هاوکاریانەکەن و برا مساعدەیانەکەن زۆر ڕاستە باشە پێم بڵێ زانی دەنگی ئۆتۆمبیلەکە چۆنە کاتێک گەڕوات دەنگەکەی وایە تۆ پاسکیلێکیشی هەبوو کاتێک من هاتم بۆ ماڵتان وابزانام وتی ئەو دەنگەشی هەیە زۆر چاکە کاتە ئەو دەنگە بۆچی باشە بۆچی بەکارێت
بەوەی خەڵک بزانێەوە سیارەکەیە. ڕاستە بۆی کە خۆیان لابن و تۆش خێرا بگەیتە شوێنی ڕووداوەکە. بەڵێ. باشە پێت خۆشە ئێستا ئۆتاقی بکەیتەوە لە ناو ئۆتۆمبیلەکە لەگەڵ کارمەندەکانی ئێرە بڕۆیتە ناو ئۆتۆمبیلەکە و ئەو دیمەنش ببینی کاتێک بەناو ئۆتۆمبیلەکەیە لەناو ئۆتۆمبیلەکە کە کارمەندەکان ئەڕۆن بۆ سەر کارەکەیان. بەڵێ. پێت خۆشە بێ؟ بەڵێ. منیش پێم خۆشە بێ. ئەو ئەمەلیە ئەەکەین بەستە ناو بۆی خەونەکەی تۆ بێتە دی ئەگەنەوە نابێت بچێت ناو ئۆتۆمبیل لا کوژێنەوە بچێت بەرەو ڕوودا یاگە کوژێنەوە بڕوات. زۆر زۆر ڕاستە. دەست خۆش بێ کاگارام گیان. کاتە بە لەگەڵ مەردا بڕۆین بزانین کە هەستی چۆنە بێ کاتێک ئەم کارە شتاقیە کاتەوە. عزیزانی هاوڕێمان دڵخۆش بووین کە توانیمان خەونی مرد بەدی بێنین. زۆر سپاس کاگارم کە ئەمڕۆ لەگەڵمان نابووی. سپاس بۆ زانیاریەکانێ، سپاس بۆ هاوکاریکردنی ئێمە و ستافی مناڵان کە توانیمان پێکەوە خەونی مرد بەدی بێنین. سپاس بۆ بەرنامەی کە پەرایەن بە خەونی مناڵان ئێمە کە مرد ئێمە وەکتیمیا بکوژێنەوە چاوەڕێگەین کە تۆ گەورە بیت شانازی بە خەون نەگە و تۆ وەسەر جە مناڵانی شەوکەین کە بن بە تیمیا بکوژێنەوە. شانازیتان پێواکەیت. زۆر سپاس دەکەین کاگارام گیان. سپاس ئەزیتمان نای دەست خۆش بێ مەمنون. دەست خۆش. مرد پێم بڵێن کاتێک ڕۆشتینە ناو ئۆتۆمبیلەکە هەستی چۆن؟ زۆر خۆش بوو. زۆر خۆش بوو. بەڵێ. ئەی پێت خۆشە لە داهاتووە کاتێک بووی بە یەکێک لە کارمەندانی ئاگر کوژێنەوە بچیتە بەشی پێشەوەدا بنیشی؟ بەڵێ. ئەو کاتە ئەشتوانی ببی بە شۆفێرێکی باش خۆشت ئۆتۆمبیلەکە لێ بخوری. باشە پێم بڵێ هەستی چۆنە کە ئەمڕۆ خەونەکەمان بۆ هێناییتە دی؟ زۆر خۆش. زۆر خۆش بوو. دڵخۆشی؟ بەڵێ. ئێمەش لە تۆ دڵخۆشترین بڕۆی کە توانیمان خەونی مرد بەدی بێنین و لە کۆتاییە سپرایزێکی کەشم هەیە بۆت. زەین چیە؟ چاو داخە؟ چاو کەرەوە. بەدڵتە؟ بەڵێ. ببینە چییە؟ ئۆتۆمبیلەکەی کە ئەمڕۆ ڕۆشتیتە ناوی منیش بۆم کردووی بە دیاری بۆ ئەوەی کە وەکو یادگاریەک لە ژوورەکە تادای بنیت و بەکاری بێنی و کە گەورە بووی بڵێ ئای من بە مناڵیش ڕۆشتم خۆنەکەم بەدی هێنا بەڵام ئێستا کارم لەسەر کردووە بووم بە یەکێک لە کارمەندە باشەکانی ئاگر کوژێنەوە. فەرموو پیرۆز بێ. دەست خۆش. هاوڕێ جوانەکانمان دڵخۆش بین کە ئەمڕۆ لەگەڵ تا نابووین. تۆش دڵخۆش بووی؟ بەڵێ زۆری. ئەم بابیریشم نەچێ شتێکی تریش. ئەم جلوبەرگەشە ئەکەین بە دیاری بۆت. کاتەم جلوبەرگەش دەتوانی هەڵگری لە لای خۆت ئەگەر پێت خۆش بوو پیشانی هاوڕێکانتی بێ و هەڵی واسی لە ژوورەکەت. باشە؟ زۆر چاکە. کاتە با پێکەوە ماڵاوای بکەین لە هاوڕێکانمان تا بەرنامەیەکی تری خەون بخواتان سپێرین. خواتان لەگەڵ.